خۆشەویستەکانم باوەڕکەی سەتەها نامەم بۆ دێ سەتەها تەلەفۆنم بۆ دێ ئافرەت بە گریانەوە بە حەسرەتەوە ئەڵێ مامۆستا تو خوا ئەم خاڵە بکە ڕوو پیاوەکەم ئیهانەم ئەکا ئەشکەنجەم ئەدا لێم ئەدا بێ ئەوەی هیچ تاوانێکم کرد بێت هەموو ڕۆژێ بە بیانووە لێم ئەڵێ منەتت نەبێ ماڵ دەرگا واڵایە و ماڵی باوکیشت نەمردوونە ئەتوانی بڕۆی منەتت لێ هەڵ ناگرم چ زۆرە ژن زۆرە ئەڵێ مامۆستا لەگەڵ ئەوەیە شەو ڕۆژم کردوتە سەر یەک خۆشەویستەکانم حەقی ئافرەت لەسەر ئێمەی پیاو پاراستنی هەیبەت و کەڕامەت و شکۆی ئافرەتەکانە برا بە ڕێزەکانم چونکەم خوای پەروەردگار دوو عیلاقەی دوو پەیوەندی کردوتە نێوان ژن و پیاوەوە کە نەی کردوتە نێوان هیچ کەسێکەوە لە دنیادا پەیوەندی ژن و پیاو سەکینەت و ڕەحمەت و مەحەبەت و مەوەدەیە براکانم وەک پەیوەندی کارکەر و کرێکارێک نییە پەیوەندی خاوەنکارێک و کرێکارێک ڕەنگە تۆ خاوەنکاری بەزەیت بێتەوە بە کرێکارەکەتا بەڵام مەوەدەت بۆی نییە خۆشت ناوێت پەیوەندی حیمایەیەک و مەسئولێک نییە لەگەڵ یەکە ڕەنگە مەسئولەکە حیمایەکەی خۆی خۆش بێت بەڵام ڕەنگە هیچ هەست و سۆسێکی بۆی نەبێت بۆیە برا خۆشەویستەکانم لەسەر ئێمەی پیاوان ئەوەیە ڕێزە خێزانی خۆمان بگرین ئیهانەیان نەکەین بێڕێزیان بەرامبەر نەکەین شکۆیان نەشکێنین کەڕامەتیان نەشکێنین عیز و شکۆیان بۆ بگەڕێنینەوە خۆشەویستەکانم ئێمەی موسڵمان خوای گەورە ئەفەرمێ الرجال قوامون على النساء نابێ ئەمە بکەینە دەستکەلای کوتەک و لێدان بۆ گیانی ئافرەت تۆ سەرپەرشتیاری ئافرەتی بەڵام تۆ ئەبێ ڕێز و شکۆ بۆ خێزانت بگەڕێنیتەوە وەکو ئەفەرمێ ما ئەکرەم النساء إلا كريم هەر کەسێ ڕێز لە ئافرەت بگرێەوە خۆی بەڕێزە وما ئەهانەهن إلا لئیم هەر کەسێ بێڕێز بێ بەرامبەر بە ئافرەتەکەی بەرامبەر بە خێزانەکەی ئەوە خۆی بێڕێزە خۆشەویستەکانم لە کاتی هەر توو ڕەبوونێکە لە کاتی هەر کێشەیەکە ئێمەی پیاو ئەبێ پارێزگاری لە دووشتی ئافرەت بکەین یەکەم بە زمانمان عەزیەتیان نەدەین دووەم بەهێز و توانامانەوە عەزیەتیان نەدەین ئازاریان نەدەین خۆشەویستەکانم کێشە لە هەموو ماڵێکا ڕۆدا هەموو پیاوێک توو ڕەبێ و هەموو ئافرەتێک قابیلی ئەوەیە هەڵە بکات بەڵام پیاو ئەبێت زمانی بپارێزێ جنێو نەدا بە خێزانی جنێو نەدا بە کەسوکاری شکۆی ئەم ئافرەتە لە کەردار نەکات لەیسە من شیەمی الرجال خۆشەویستەکانم واللهی لە شەهامەتی پیاوە نەهاتووە گوێن بدا بە ئافرەت لە هیچ دابوونەریتێکا نەهاتووە هیچ قەوانینێکی مافی مرۆڤ و نێودەوڵەتی نەهاتووە جنێودان حەڵاڵ بێ و ڕەوا بێت ئەمە لە ڕووی دابوونەریتەوە براکانم لە ڕووی شەرعەوە هەر کەسێ جنێو با خۆی فاسقە سباب المسلم فسوق وقتاله كفر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر جنێوت دا بە موسڵمانێک ئەوە تۆ فاسقی ئەگەر دەست لێی بەرزەوە کرد ئەوە تۆ کوفرت کردووە ئەی ئەگەر ئەو موسڵمانە خێزانی خۆت بێ واللهی گوێم لە پیاوی وا بووە جنێوی وای داوە بە خێزانی قەسەم بەخوا بە هیچ دەمی ئینسانی موسڵمانێکا ناڕوات ئەوەندە قێزەونە هیچ خراپەکارێکی سەر ئەم زەوی ئەو جنێوە نادات ليس المؤمن بالطعان ئەگەر تۆ خۆت بە ئیماندار ئەزانی تۆ نابێ شتێ بڵێ طعن بێ طعن يعني وەکو تعلیقێکش نابێ لە خێزانتی بیت ولا اللعان نابێ بڵێ ئەی بە نەفرەت بی ئەی بە نەعلەت بی چووکەم کە بە نەعلەتت کرد وەک ئەوە وایە دەست چ بێتە خوێنی لعن المؤمن كقتله هەروتت بە نەفرین بی وەک ئەوایە بیکوژ هیچ فەرقێکی نییە ولا الفاحش ولا البذيء إنساني مسلمان هلشنية وجنية وفروشنية كاتي كتورا أبي خود كنترول كي بدسو بازو هستا ننازيج كما أفرتا أفرت شيا من أطوانم دا أفرت داركاريكم توي بياو أطواني بيز أفرت داركاريكي هميان لبردس ماناو كزولن بهيزن بياو نابي دزبري بو هيزوبا تواناكي اقتداء برسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلى الله عليه وسلم چەند خێزانی هەبووە کێشەشی هەبووە براکانم بەخوا ئەوەنە کێشەی هەبووە جاریوا بووە عایشە کە توهمەی زینایان دایە پەنای پیغمبری خوا صلى الله عليه وسلم یەک قسەی پێ نەوت
یەک دانەمان کێشە لە ماڵەکەی هەبوو عایشە ڕۆیشتەوە یەک دانەمان گریان لە ماڵیا بوو ئەچوو بۆ لای عایشە توخوا ئەگەر شتێکی وات کردوێتەوە بە بکە خوا غەفور و ڕەحیمە یەک زلەی لێ نەدا بۆ احترافی پێ بکات بۆیە عائشە فەرمێ ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم امرأة له قط ڕۆژێ لە ڕۆژان ئازاری یەک خێزانی خۆی نەداوە ئەزانن بۆ براکانم چووکەم ئافرەت کەرەسەیەک نییە مەخلوقێک نییە بۆتی هەڵدان کرابێت بۆ لێدان کرابێت بیکەیتە خزمەتکار و کۆیلەی خۆت و لە بازنەی ئیسلام و ئەخلاقی پێشەواکەیدا ئەم شتە جێگەی نابێتەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ النساء شقائق الرجال ئافرەتان بەشێکن لە پیاوان پارچە گۆشتێکن لە پیاوان تۆی پیاو چۆن جگەرگۆشەی باوکتی کچش ئاوا جگەرگۆشەی باوکێتی بۆیە پێغەمبەرمان فەرمووی صلی الله عليه وسلم فاطمة بضعة مني فەرمووی فاتیمە پارچە گۆشتێکە لە جگەرم لە دڵم لە هەناوم ما ئەهانەهن إلا لئیم هەر کەسێ بێڕێزیان بەرامبەرکە ئەوە خۆی بێڕێزە خۆشەویستەکانم بێڕێزیکردن و تێهەڵدان و دارکاریکردنی ئافرەت پێچەوانەی دەقەکانی قورئانە وعاشروهن بالمعروف خوا فەرمیێ مادام تۆ خێزانت هێنا مادام دەستی خەڵکت ماچ کرد مادام زەماوەندت کرد مادام هەموو خەڵک زانیتی کە تۆ خێزانت هەیە ئەبێ خۆشترین ژیانی بۆ بەڕەخسێنیت استوصوا بالنساء خيرا لآخر وصيتي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمووی تکاتان لێ ئەکەم لەگەڵ خێزانەکانتانە باش بن